ئامادەکاری هونەری و لۆجستی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق تەواو کراوە. ئۆفیسی کەرکووکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە لە عێراق بەڕێوەبەری ئۆفیسەکە دەڵێت لە ڕووی هونەری و لۆجستیەوە ئامادەکاریان بۆ هەڵبژاردنەکە تەواو کردووە. وەکو دەنگدەر لە کەرکووکە 1,75,500 دەنگدەرمان هەیە، لە 169 تەسجیلمان کردووە و لە 194 تەوزیع بتاقەمانش کردووە. ئەم ڕوفەنیان هەمووی ئێمە بەردەوامین، ئەجیزەمان هەمووی هەیە لە مەراکز تەسجیل، موظفمانش هەیە، هیچ تشتی ئیشکالاتمان نییە لەم ڕوویە. بەشی هەڵبژاردننی مەڵبەندی کەرکووکی کێتیە لێپرسایی بەشەکە دەڵێت بە پێو یاسای بەڵبژاردنەکە لە پەرلەمان هەموار کراوە جیاوازی لە بواری هاوپەیمانێتی و خۆپەڵاوتن لە نێوان هەڵبژاردنەکانی پێشوو هەڵبژاردننی ئەم جارەدا هەیە. جاری یاساکە جیاوازیی هەیە لەگەڵ یاساکانی پێشووترا، ئەگەر بێت و دێمە تەحالفات بەسین، ئەگەر بێت و هەموو لایەنە سیاسەکانی نا ئەو تەحالفاتە هەر هەمووی خاوەنی کان پێم وانە ئێمە لە تەحالفە بتوانین زۆر سەرکەوتو بین، چونکە یاساکە بە شێوەیەدا ڕژداوەتەوە احتیمال دەکاتە سەر براوەی یەکەم دەنگی یەکەم دانی کەسەکان خۆیان دەورەبیننەوەی کە چەند دەنگە هێنن، کەسێک لە دەروی قایمەکەی تۆ دەنگە هێنێت بەڵام دەنگاچێ بۆ کەسی دووەم کەواتە قایمەکە سوود نابێنێت، چونکە لە ئەساسە دەنگدان بۆ قایمە نیە بۆ شخصەکانە. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت ڕاستە ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق کراوە، بەڵام کۆسپی گەورەشەیە. ئێستا کۆمەڵێتەوە کۆکراوەتە لە ناو پەرلەمانی عێراقا بۆ هەموارکردنەوەی یاساکە، ئەوەش کاتێکی ئەوێ و هەروەها بودجەی ساڵی 2021 تا ئێستا مسادقەی لەسەر نەکراوە، دیارە ئەمەش کێشەیەکە چێ ئەڵێ مسادقەی لەسەرەکرێ. یاسای محکەمەی ئیتیحادی کە ئێستا لە پەرلەمان مشتومڕێکی زۆری لەسەرەوە کە چەند خاڵێکی دەنگی لەسەر نەدراوە، ئەوەش مشتومڕی زۆری لەسەرە و ئەگەر ئەو یاسایش هەموار نەکرێتەوە یان ئەو یاسایە ئەگەر تەشریع نەکرێ بە تاکید چۆن مسادقە لەسەر نەتایجی انتخاباتەکەی. بۆیە ئەم کۆمەڵە کێشانە هەیە، بربەستی زۆر هەیە لە پێش هەڵبژاردننی پێشوەختە، یعنی قورسە لەو مێژووی کە دانراوە بکرێ. لە کەرکووک زیاتر لە ملیۆنێک دەنگدەر هەیە. کۆمسیۆن 33 ناوەندی بۆ تۆماری دەنگدەران کردوتەوە. نەبوونی یاسای دادگای فیدراڵی و بوونی داواکاری لە پەرلەمان بۆ جارێکی تر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن دوو کۆسپن وا دەکەن کە هەڵبژاردننی پێشوەختە لەدەی دەشت نەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.